ئەو ڕۆژەی کە کوردستانی گەورە دابەشکرا لەو ڕۆژەوە تا ئێستا وڵاتە زیلهێزەکان تاقیکردنەوەی جۆرا و جۆر چەک لەسەر میلەتی کوردەکەن کاتێکیش دابەز بوون بەسەر ئەو وڵاتانە هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان بەدڵ میلەتی کوردیان خۆش نەویست لە ڕووی دینەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی مەزهەبەوە لە ڕووی کلتورەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی پێکەوە ژیانەوە بە زۆر لەکێنراوە لەبەرەوە کاتێکیش کە کێشەیەک و ململانەیەکی ئەقلیمی ڕوئەیات بێدەنگی ئاستی نێودەوڵەتی لەسەر ئەو بەردومانانەی کە ئەکرێت خۆی بۆ خۆی پەیامێکە کە میلەتی کورد میلەتێکە لەلایەن نێودەوڵەتیەوە وەکو شوێنێکی بەکارهێنانی چەک بەسەر میلەتەکە تاقیکردنەوەی چەک تاقیکردنەوەی چەکە پێشکەوتوەکانیانی سەرنج بدە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان لە ساڵەکانی 1970ەوە تا ئێستا بەردومانەکرێ بە ئەنواع چەک تاقیکرد لە 1970 جۆرە ناپاڵمێکیان بەکارهێنا 1970 جۆرە چەکێکی تر بەکارهات کە کیمیاویە دوای ساڵی 91 جۆرە چەکێکی تر لە جەبەکانە بەکارها دوای شەڕی ناوخۆ ئەگەر ببینی لە ڕێگەی حلفی ناتۆ کە تورکیای ئەندامی حلفی ناتۆ جۆرە چەکەکان بەکارهاتوە ئێستش کە قسە لەگەڵ جەنابتاکەم لە کاتێ شەڕی پەکەکە و تورکیا ڕوئەیات تازەترین چەک بەرامبەر بە گەلی کورد بەکارێت گوێیان لێ نییە کە لەوە چێ کەسێک بەکاربێنن بڵێن ئەمە پێشمەرگەیەکی گەریلایە بەڵام لە چواردەوریا وێرانکاریەک دروستەکەن هەم تاقیکردنەوە لەسەر چەکەکەیەکەن هەم گرنگ نییە بەلایەنەوە ئەو وڵاتانە کە ڕۆح و گیانی میلەتی کورد سووکە بەلایەنەوە شەوتمانە کورد ئەگەر یەکگرتوو نەبێت هەتا بێ ڕۆژانە تەفرەقا خەنە ناو میلەتەکەەوە بەشێکی یانی هەر بۆ نمونە مێژووی هەرێمی کوردستان ئەگەر نیوەی بادینان نیوەی خانەقین تیا بچێت ململانەی سیاسی تێکەوتووە خەڵک لایەنە سیاسەکان گوێیان لێ نییە کەرکووک بفەوتێ شوێنەکانی قەندیل بفەوتێ چونکە ململانەی سیاسی و ناتەبایی لە ناو گەلی کووردا هەیە گوێیان لێ نییە چی لە شەڕناغ ڕووەیە چی لە قەندیل ڕووەیە چی لە قامشلۆ ڕووەیە من دڵنیاتەکەم قەندیل بفەوتێت کەرکووکی بە شوێنە دێت کەرکووکیشی بە شوێنە و خانەقینی بە شوێنە دێت ئەوان گویان لێ نییە کوێ سووتێنن گرنگەوەیە کوردستانە سووتێنن بە کیمیابارانکردنی هەر شوێنەگە ئەمە برینەکانمانکۆ هەڵەبجە یەک ئەکولێتەوە لە ڕاستیەوە ئازێن ئەو ڕۆژێک کە کیمای لە ئێمە دراوەجا هەر کەسێک و هەلایەنێکەوە شوێنێک بیکاو بەکاری بێنێ ئەو کەسێک کە پێی داوە ئەو کەسی کە مەجای داوە بێت بیۆشێنێ هەر بە تاوانباری ئەزانین هەر کەسێک بێت سەرڕای ئەوەش کە حکومەتی تورکیا ئێستا سیادەی سنووری عێراق ئەبەزیانێ لە ڕاستیە ئەو اتفاقاتەوە گەوتە نێودەوڵەتی ئەمەش ئەگەڕێنەوە دووبارە بۆ حکومەتی عێراقی ئێستا کە سەرڕایەوە کە حکومەتی سەربەخۆیە توانای ئەوەی نەکە بەرگری لەوە بکا کە میلەتەکەی دووبارە بەو کاراسادەی کە بەسەر هەڵەبجە هات دووبارە بەسەر ئەم میلەتی ترمانەکە لە سەر سنوورەکان دووبارە بێتەوە هەر حکومەتی هەرێم دەرفەتێکی داوە ئەو هەموو بن کە سەربازیانەی تورکیا کە لەناو کوردستانە هەن چۆن هاتوون ئەگەر بە ئیتیفاقی عێراق هاتوون کەواتە عێراق خاوەندارەتی لە دەست داوە ئەویش شەریکە لەم شەڕەکە دووبارە بەگژی کوردی بێدەسەڵاتی بێ شوێنیان لە ڕاستیە دووبارە ئەکەنەوە ئومێدەوارین حکومەتی هەرێم حدودێک بۆ دابنێ لە ڕاستیە ئەوش بگەڕێتەوە بۆ پەرلەمان بڕالی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی هەرچە سەرۆکایەتەکە حکومەتی عێراقی سیادەی حکومەتی عێراقی چکە سیادەی خاکی ئەمەیان بەزاندوو ئەبێ بۆ بچنەوە کەواتە من عێراق تاوانبارەکەم ئینجا حکومەتی هەرێمی کوردستان من ناتوانم بڵم بەکارهاتوویانم چکە ئیشی خەبیرێ ئەگەر ئەوە وا بوو بێت لە ڕاستیە حدودیان شکاندووە بێ ئەوە نێودەوڵەتیان مەحکەمە بکرێن حکومەتی تورکیا